کە مایک چاکرا دەستکاری مەکەن تکایە. بەسەر چاوەیەک دەخەڵەسخە عزیزیان. بەڕێزان سڵاو بەڕێزان ئامادەبوانی بەڕێز بەخێربێن بۆ دانانی بەردی بناغی خوێندنگایەک لە پرۆژەی شاری مامۆستایان لە شاری سێوانی. سەرەتاش بە دەقیقەی بۆستان بۆ گیانی خاکیشەیدان دەستپێکەین. ئێستاش زۆر بەڕێز ئەندازیار ئازاد حەمەساڵاح بەڕێوەبەری پرۆژەی شاری مامۆستایان با بفەرمێت بۆ بەخێرهاتن. بەڕێز وەزیری پەروەردە، بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێز بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی، بەڕێزان سەرۆک ئەندامانی تێکی مامۆستایانی کوردستان، بەڕێزان سەرجەمیوانە خۆشەویستەکان، بەناوی بەڕێوەبەر و دەستەی کارگێڕانی کۆمپانیای ڕەسەنەوە بەخێرهاتی گەرمتان دەکەین. بەخێر هاتن سەر چاوانمان. لە سەرەتای دەستبەکاربوونمان لە پرۆژەیەکی گەورە و ناوازەی ئاوادا دڵخۆش بووین، چونکە کارەکانمان بۆ کەسانێک بووە کە تەمەنی خۆیان بەفیڕێداوە لە پێناو پەروەردەکردن و پێگەیاندنینەوەکانی داهاتووی گەلەکەماندا. هەر لە دەستپێکی دەستبەکاربوونمان لە پرۆژەکەتاندا هەرێمی کوردستان ڕووبەڕووی چەندین قەیرانی سەخت بووەوە. لە قەیرانی سەختی دارایی و نەبوونی موچە و ڕووبەڕووبوونەوەی شەڕی نەگریسی کوردستانی داعش. سەرباری سەرجەم قەیرانەکان بە هەستکردن بە لێپرسراوەتی خۆناغەکە لەلایەن کۆمپانیای ڕەسەن و بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکانی وەک بەڕێوەبەریاتی گشتی و بەرهێنان و لقی سلێمانی یەکی مامۆستایان توانیمان بەشی یەکەمی پرۆژەکە کە بریتر لە 1000 یەکی نیشتەجێ بوون لە پێش وادەی خۆیدا و بەبێ کە موتۆڕی ڕادەستی خاوەنەکانیان بکەین و بەشی دووەمی پرۆژەکەش لە قۆناغەکانی کۆتاییدایە و پشت بەخوا لە کاتی داریکراودا ڕادەستی خاوەنەکانیان دەکرێت. دەمانوێت بیری بەڕێستانی بخەینەوە. ڕادەستکردنی یەکێکی نیشتەجێبوون بەو کوالێتێ بەرزە و نرخێکی کەم و شێوازی پارەدان بە شێوەی مانگانە خزمەتێکی گەورەی بە مامۆستایان کە بە دڵنیاییەوە شایستەی زیاترن. لێرەشەوە مژدەی دانانی بەردی بناغی قوتابخانەی هەشدە پۆلی لەناو پرۆژەکە بە سەرجەم بەشداربووان ڕادەگەیەنی کە لەلایەن کۆمپانیای ڕەسەنەوە جێبەجێ دەکرێت. پشت بەخوای گەورە لە کاتی خۆیدا منداڵە چاوگەشەکانی شاری مامۆستایان لێی سوودمەند دەبن. دووبارە بەخێر هاتن سەر چاوان. سپاس بۆ ئەندازیار ئازاد حەمەساڵاح بەڕێوەبەری پرۆژەی شاری مامۆستایان بۆ دارەکەی. ئێستاش بۆ زیاتر ئاشنابوونمان بە کاری پرۆژەکە با بەڕێز حاجی مەسعود خاوەنی پرۆژەکە بفەرموون بۆ پێشکەشکردنی وتار و زیاتر ئاشناکردنی بە پرۆژەکە. جناب خواهی گەورە میهرەبان، بەڕێز جەناب وەزیری تەربیە، وەزیری پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان، بەڕێز پارێزگاری سلێمانی، سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێر،
یەکێتی مامۆستایانی کوردستان مەکتەبی سکرتاریەت، یەکێتی مامۆستایانی کوردستان بەقی سلێمانی، مامۆستایانی عازیز، ئامادەبوانی بەڕێز، بەناوی خۆم و ستافی گروپی ڕەسەن بە تایبەتی ستافی جێبەجێکاری پرۆژەی مامۆستایان بە شاری سلێمانی بە خێراتنێکی گەرمتان دەکەین. خۆشحاڵم ئەمڕۆ لێرە بەردی بناغەی قوتابخانەیەکی هەژدەپۆلی بۆ ئەو پرۆژەی کە تایبەتە بە مامۆستایانی عازیز لە سلێمانی دادەنێن کە پێک دێ لە 1970 یەکەی نیشتەجێبوون کە هەزاری تەواو بووە و مامۆستایان تێدا نیشتەجێن و هەزارەکەی تری بە پشتیوانی خوا و بە هیممەتی ستافی پرۆژەکە لە مانگی ئازار یان کۆتایی ئەم ساڵ ڕادەستی مامۆستایان دەکرێت و پرۆژەکە تەواو دەبێت ئینشاءڵڵا. هەوڵ دەدەین قوتابخانەکەش لە هەمان کات تەواو بێ بۆ ئەوەی پێڕا بگا بۆ دەوامی ساڵی داهاتوو قوتابیان دەوامی تێدا بکەن. ئەم پرۆژەیە هەموو خزمەتگوزاریەکانی تایە و لە ساڵی 2015 دەست پێکرا بە هیممەتی هەموو لایەک لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە دەستەی وەبەرهێنان و پارێزگاری سلێمانی و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی و تر شارەوانی یەکێتی مامۆستایان ئەنجومەنی پارێزگا بەڕاستی هەمیان لە پاڵپشتی ئەو پرۆژەیە بوون کە بۆ مۆڵەتدان و بۆ جێبەجێکردن. لێرە بەبیرتان دێمەوە کە لە 4 مانگ لەوە پێش هەمان پرۆژەی هاوشێوەی مامۆستایان لە شاری هەولێر قوتابخانەیەکی هەژدەپۆلیمان کردەوە کە هەمان قوتابخانە لێرە دەست پێ دەکەین کە بەڕێز هەم جەنابی وەزیری پەروەردە قوتابخانەکەی کردەوە و سەرنجیکەی ئەو ساڵ قوتابیان هەموو دەوامیان تێدا کرد. ئێمە بیرۆکەی دروستکردنی ئەو پرۆژانەی شاری مامۆستایان دەگات و ساڵی 2010 لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان و ئەنجومەنی وەزیران. ئێستا هەولێر ئەوە بووە، سلێمانیش بە 100% ڕەت بووە کە ئێمە بەگشتی پرۆژەکە باز بکەین. پرۆژەیەکی ترمان لە گەرمیان دەست پێ کردووە 2602 یەکەی نیشتەجێبوونە، نسبەی ڕێژەی لە 100% ڕەت بووە ڕێژەی ئەنجامدانی و هەمان قوتابخانە کە لە هەولێر و لە سلێمانی و لە کەلاریش هەمان قوتابخانە بۆ دروست دەکەین ئینشاءڵڵا. لە کۆتایی سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکەم کە بەڕاستی لە حکوومەت و لە یەکێتی مامۆستایانی کوردستان مەکتەبی سکرتاریەت و یەکێتی مامۆستایانی کوردستان بەقی سلێمانی کە بەشدار بوون و هاندەر بوون و یارمەتیدەر بوون بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە و هیوادارم کە ئەوەی کە ئەو ئیشانەی کەماوە لایەنەکان دووبارە بەردەوام بوون لە پشتیوانیکردنمان، هەروەکو چۆن پێشتر پشتیوانی بوونە بۆ ئەوەی بەبێ هیچ کێشەیەک لە کاتی خۆیدا تەواوی بکەین. دووبارە بەخێر بێن. سەرچاو. سپاس بۆ بەڕێز حاجی مەسعود خاوەنی پرۆژە، سپاس بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئێستاش بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری شاری سلێمانی بابفەرموێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، ئامادەبوان و مامۆستایانی خۆشەویست، وەکو پارێزگای سلێمانی خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەناو قوڵایی قەیرانەکانە بە تایبەتی قەیرانە تەندروستی و دارایی ئابوووریەکانە پرۆژەکان وردە وردە خەریکە دەست پێ ئەکەنەوە، بە تایبەتی ئەم پرۆژانەی کە دەلالەتی زۆر گەورەیان هەیە بۆ بەردەوامبوونی پرۆسەی خوێندن، بۆ تەواوکردنی شوێنەکانی نیشتەجێبوون، فراوانبوونی شارەکەمان، زیادکردنی ئاوەدانی و دروستکردنی ڕایەڵە و کرد و پەیوەندێکی بەهێز لە نێوان حکوومەت و کەتی تایبەت و ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکانە بۆی بە هەمومان بتوانین ئەوەی کە ئەرکە لە سەرمان جێبەجێ بکەین، بە تایبەتی دروستکردنی خزمەتگوزاریە گشتیەکان لە ناو یەکەکانی نیشتەجێبوونە کە ئێستا لە سلێمانی ژمارەیەکی زۆر بەسپاسەوە بۆ
بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان و دەستەی وەبەرهێنانی هەرێم شارەوانی ئاوەدانکردنەوە و زۆر شوێنی تر و دەستپێشخەریەکانی کەرتی تایبەتی نیشتیمانی لەم شارەیە دەستیان پێکراوە گرنگە کە هەموو ئەمانە ئەو خزمەتگوزاریە سەرەتاییانیان بۆ بکرێ لە دایانگەوە تاکو و خوێندنگەی ئامادەیی لە بنکەی تەندروستی و هەبوونی ئامێری فریاکەوتنی خێرا دروستکردنی بنکەی ئاگرکوژێنەوە و دانانی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە کە ئێمە بوو پارێزگای سلێمانی بۆ هەموو ئەم پرۆژانە کردومانە بە مەرج کە ئەبێ هەبن لەبەر ئەوەی کە ئەمانە شارێکن بە پێوە ژمارێکی زۆر خەڵک و خێزانتیانانیشتەجێ ئەبێ بە پێی تایبەتبەندی و بەرزی تەلارەکانیان پێویستە ڕەچاوی هەموو خاڵانە بکرێ بۆ ئەمڕۆ جێ شادومانی ئێمەیە کە لەسەر پێشنیازی بەڕێز وەزیری پەروەردە و بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و یەکێتی مامۆستایان و ئێمەش وەکو پارێزگای سلێمانی کە ناوی ئەم خوێندنگە تازەیە هەژدە پۆلیە کە زۆر گرنگە بۆ ئەم شوێنە بە ناوی مامۆستا و جوامێر و یەکەم پارێزگاری دوای ڕاپەڕین و حکومڕانی هەرێمی کوردستان مامۆستای خۆشەویستمان مامۆستا جەمال عەبدوولەوە ناوەندرێت و ئەم ڕێچکەیە بەردەوامە بێ بۆ ئەوەی کە بتوانین چ خوێندنگەکان کار و ئەرک و دەلالەتی خۆیانیان هەبێت چ ئەو ناوانەی هەڵیانەگرن تاجێک بێت بەسەری کەرتی پەروەردە و خوێندن و پرۆسی فێرکردن لە وڵاتەکەی ئێمەوە کە من پیرۆزبایی زۆر لە مامۆستای بەڕێزم مامۆستا جەمال عەبدوولەکەم و ئێمە ژۆک و پارێزگای سلێمانی پارکی سەرەکی بەردەم پارێزگای سلێمانیمان بە ناوی بەڕێزیانەوە ناوناوە وەکو یەکەم پارێزگا ئەم ڕۆژۆکوێکێ لە مامۆستا هەرە دەستەبژێر و ناوازەکان ناوی مامۆستا جەمال عەبدوولی دێنرێ ومێ دەکەم ئەو مەرجانی کە لە ناو پرۆژەکە دانراون بە تایبەتی ئەوەی بۆ ئێمە ئیستا زۆر گرنگە ڕێژەی زۆری سەوزاییە کە بە سوپاسەوە لە سەدا 29 پرۆژەیە سەوزایی ئەبێ ئەمە زۆر گرنگە بێ بۆ زۆر کاریگەری بۆ لە مەودوع ئەبێ من جارێکی تر پیرۆزبایی لە ئێوەی بەڕێزەکەم و لە هەموو ئەو خێزانانە ئەەکەم کە لەم شوێنە نیشتەجێ بن ومێ دەکەم ئەوەی لەسەر ئەرکی پارێزگای سلێمانیشە وەکو لە ڕابردووە لەگەڵی کردوون و بەڵێنی پیاون لە ئاو لە کارەبا لە ڕێگەوبان لە خزمەتگوزاریەکانی تر لەگەڵتانە بین بۆی بەهیمەتی هەموو لایەک ئەم پرۆژەیە بە باشترین شێوە تەواو بکەین شاد و سەربەرز و سەرکەوتوو سپاس بۆ دکتۆرە باڵ بۆ پێشکەشکردنی کارەکەی ئێستاش گوێبیستی وتەی دکتۆر ئالان حەمسەعید وەزیری پەروەردە دەبین با بفەرمێت ڕای خۆی گەورە و میهرەبان بەڕێز پارێزگاری سلێمانی ئامادەبوانی بەڕێز ئەم کارتان باش خۆشحاڵم ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی لە شاری مامۆستایان بە دیدارتان ئەگەین بۆ دانانی بەردی بناغەی قوتابخانەیەکی هەژدە پۆلی بۆ دانیشتوانی ئەم شارە خۆشەویستە ئەم قوتابخانەیە بە مبادرەی وەبەرهێنان دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی ئەنجامەدرێ سپاس بۆ برای بەڕێز کاک دکتۆر محەممەد شووری بۆ برای بەڕێز کاک عەزیز لە سلێمانی و هەموو بەڕێزانەی دیکەش کە ڕۆڵیان دەبێت لە بنیادنانی ئەم قوتابخانەیە و سپاس بۆ کۆمپانیای ڕەسەن جێبەجێکاری ئەم قوتابخانەیە کە ئەم قوتابخانەیە هاوشێوەی قوتابخانە هەژدە پۆلیا بێت کە لە پارێزگای هەولێر بەر لە 3 مانگ لە مەراسیمێکە ئیفتتاحمان کردەوە قوتابخانەیەکی مۆدێرنە و شیاوی ئەوەیە کە قوتابیانی ئەم سنوورە و ئەم شارە تیا بخوێن ئامادەبوانی بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە بە 4 ئاراستە کاری کردووە هەم بۆ ڕۆژنکردنەوە هەم بۆ دروستکردنی قوتابخانە تازەکان و تەواوکردنی و پرۆژانەی تەواو نەکراوە ئاراستەی یەکەمەوە ئاراستەیە بوو کە لەسەر بودجەی وەزارەتی پەروەردە قوتابخانە و خوێندنگاکان تەواو بکرێن ئاراستەی دووهەم لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ئاراستی سێهەم ئەو دەستپێشخەریانەی کە دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە پارێزگا و شار و شارۆچکەکانی کوردستانی کەن ئاراستی چوارهەمیش هاندانی کەسانی سەرمایەدار و هەروەها ڕێکخراوەکان بووە چ بۆ ڕۆژنکردنەوە چ بۆ دروستکردنی قوتابخانە لە دەی حەوتی 2019 تا ئاگەین بە ئێستا 36 باخچە و قوتابخانەی نوێ کەوتونەتە بواری خزمەتەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و 278 قوتابخانەش لە تەواوی هەرێمی کوردستان لە سەرجەم پارێزگاکان نۆژەن کراوەتەوە خزمەتکردنی کەرتی پەروەردە پەرەپێدانی ژێرخانی کەرتی پەروەردە یەکێکە لە ئەولویەت و استراتیژی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان
وێ ڕای سەختی دۆخەکان بەڵام بە هیمەتی هەموو لایەک لە ئیداراتی پارێزگاکان و پارێزگارە بەڕێزەکان قامەکان بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان ئەم پرۆژانە بەردەوامن چ بۆ نۆژەکردنەوە چ بۆ تەواوکردنی قوتابخانە نوێیەکان و لە ئایندەیەکی نزیکیش 5 قوتابخانەی دیکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکەونە بواری خزمەتی پەروەردەییەوە بۆ قوتابیان و خوێندکارانی کوردستان. دەمەوێت سوپاسێکی تایبەتی دەستێ وەبەرهێنان و وەبەرهێنانی سلێمانی بکەم دووبارە و سوپاس بۆ کۆمپانیا ڕەسەن و ئەم پرۆژەیە قوتابخانەیەکی هەژدەپۆلیە بێت کە بە تێچووی نزیکەی 1,400,000 دۆلار ئەنجامەدرێت لە ماوەیە کە کەمتر بێت لە ساڵێک بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بتوانێت بکەوێتە خزمەتەوە بۆ خزمەتی قوتابیان و خوێندکارانی شاری مامۆستا. وەک مانگی پێشوو کە بەڵێنمان پێدابوون لە مانجێک پێش ئێستا لە بەڵێنمان پێدابوون لە پارێزگای هەڵەبجە کە بەردی بناغێن قوتابخانەیەدانین کاتێک کە قوتابخانەیەکمان لە شاری هەڵەبجە کردەوە لە پارێزگای هەڵەبجە بەڵێنیەوەمان پێدان کە لە مانگیەکی 2021 دوو قوتابخانەی نوێ لە سلێمانی بەردی بناغی بۆ دانرێ ئەوی دیکەیان دەکرێتەوە. ڕۆژی شەمەش لەگە برای بەڕێزم کاک دکتۆر باڵوبەکر قوتابخانەیەکی دیکەی مۆدێرن لە پارێزگای سلێمانی یەکەینەوە کە سەرمایەدارێکی ئەم شارە پێشکەشی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کردووە. دووبارە سوپاس بۆ هەموو لایەکتان و بەڵێنیەوە دەین کە ئەوەی پێمان بکرێت بۆ گەشەپێدانی ژێرخانی پەروەردەیی ئەنجامی بدەین. ڕاستیدا کۆتا ڕستەم ئەگەر بڵێم ئەوەیە ئێمە کەسایەتی نیشتیمان پەروەر و کەسایەتی پاک و کەسایەتیە جوانەکانی شارمان زۆرن لە سلێمانی. برای گەورە و بەڕێزمان مامۆستای هەمومان و هەموو ئەوانەی کە قوتابی خوێندکاری مامۆستا جەمال عەبدول بوون و ئەوانەشی کە قوتابی نەبوون مامۆستا جەمال عەبدول کاتێک کە یەکەم پارێزگاری سلێمانی بووە بۆیان بۆتە مامۆستایەک کە نموزەجی حکومڕانیەکی جوان و پاک و دەستێکی ئەمین پێشکەشی هەموو کۆمەڵگەی سلێمانی بکەن. لەبەرەوە من بڕیارمدا کە ئەو قوتابخانەیە ناوبنێم بە ناوی قوتابخانەی مامۆستا جەمال عەبدول بۆ ئەو بابەتەش ڕاوێژم لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کرد پێکەوە هەمومان هاوڕا بووین کە ئەو قوتابخانەیە وەکو سمبولێکی وەکو سەرمایەیەکی ڕەمزی بۆ ئەوەی کە منداڵانی شار هەموو هاونیشتیمانیان و هاوشاریەکانمان جیل لە دوای جیل ناوی مامۆستا جەمال عەبدول لەسەر زمانیان بێ لەسەر وێردیان بێ بۆی کە بزانن کە سەعاتێکی پاک خزمەتکارێکی شاری سلێمانی قوتابخانەیەکی بەناوە و زۆرن ئەو کەسایەتیانی کە ئێمە بەرنامەمان هەیە بۆ ئایندەش کە هەر قوتابخانەیەکی دیکە بکەینەوە ڕێز لەو کەسایەتیانە بگرین. کەسایەتەکان زۆرن نمونەی پیاوەکانی وەکو مامۆستا جەمال عەبدول خوا لێ خۆشبوو کاک دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کە خزمەتێکی زۆری بۆ منداڵانی ئەم شارە کردووە شیاوی ئەوەن کە قوتابخانەیان بەناوە بکرێ و شیاوی ئەوەن کە ڕێزیان لێ بژیرێ لە پای هەموو ماندووبوونەکانیان وەکو پەروەردکارێک کە مامۆستا جەمال عەبدول مامۆستا بووە لە پارێزگای سلێمانی و هەروەها وەکو کەسایەتێکی جوان و پاکی ئەم شارە کە نموزەجێکە بۆ پێکەوە ژیان و ڕێزگرتنی هەموو لایەک ئێمە بە هەماهەنگی لەگە پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بڕیارمانداوە کە قوتابخانەیە ناوبنێین بە ناوی قوتابخانەی مامۆستا جەمال عەبدول. پیرۆز بێ لە مامۆستا جەمال ئەمە لێمان قبوڵ بکات وەکو کەمترین و بچووکترین پاداش کە پاداشتێکمان دابێتەوە و جەنابیان شیاوی زۆر لەوە زیاترێکە. دووبارە سوپاس بۆ هەموولایەک. سپاس بۆ دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە. ئێستاش بەڕێز ئەندازیار حەزیز سەعید بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرهێنانی سلێمانی فەرموویە بۆ پێشکەشکردنی وتارەکەی.